السلام عليكم ورحمة الله وبركاته بو همو أو مسلمان كرد برزاني بريطانيا و ئەوانەی کوردستانیش کەمێکیان و ئەوانەی ئەوروپاش بەڵام بە تایبەتی بریتانیا کە پیان وتراوە گوایە پێشتر کە دایکتان باوکتان کە سوکارتان خێزانتان دراوسەکەتان هەر کەسێکی نزیکی ئێوە پێتان وتراوە گوایە فڵانە کەس سیحری لێ کردوون ئەوانەی کە چوونە ڕوقیەکەی کاک مامۆستا عەبدولحەمید کە ناسراوە بە کوڕی پاک و ئەتر دەرە بە 150 نەفەری ڕوقی بەسەرا خوێندون و بەردەوام یعنی هەم لە برادفۆرد هەم لە ستۆکۆنترن دوایی پێتان وتراوە کە ڕەنگە فڵانە کە سیحری لێ کردوون بەهۆی ئەمەوە بەداخەوە بێت چەند ئایلە بەهۆی ئەم گومانەوە کە ڕاست نییە تووشی کێشە بوو بن ئەبێت چەند ژنومێر جیا بوو بێتنەوە والله ئەعلەم بەس الله ئەزانێ بەڕاستی والله الله تعالی ئاگادارە من تازە ئەم سەڕەم زانیوە تازە ئەم نهێنیم زانیوە ئەگینا من یەکەم ڕۆژ بوون زانیە والله ئاشکرامە کرد و باکیشم بە کەس نییە و لە غەیری الله تعالی لە هیچ کەسێکیش ناترسم چونکە کەسانێکی زۆر هەن ناوێرن خەڵک ئەو جەماعەتی ڕوقیە بوختانیان بۆکەن بەڵام من ئەم زانیارەی ئەگەێنم فی سەبیل الله و ڕەحمەتی خواتان لێ بێ بیگەرن بە هەموو ئەو کەسانەی کەوا درۆ کراوە بە ناویانەوە باشە ڕۆشتووە ڕوقی بەسرا خوێندووە کاک کوڕی پاک و جەماعەتەکەی و پێی وتووە فڵانە کەس سیحری لێ کردووی لە کاتێکە شتیوان نییە پەناگرن بە الله تعالی تەمەن ئەو کەسێک کەوا بە حساب لەیزەر بوو ناوی خالیدە لە ڕوقی ئایتر ئەوە سەیریە کردیت و ئەیوب تەواو تۆ جنت یایە و تۆ سیحرت لێ کراوە لەسەر ئەو وەرەخانەی کە بۆ دەوروبەرەکە خوێندەوە کۆدی دانا بۆ منە سەیریکە با نهێنەکەتان پێ بڵێن بۆ نمونە من نەخۆشێکم یەتە لای من سەیرێک مەکاو ئاوا تۆزێ شتە خوێنێت و لەسەر ئەو وەرەقەی کە لەسەرێتی بۆ نمونە ئەنووسێ هەشت ئەمە کۆدە ئەم ژمارە هەشتی کوردی کۆدە هەشت چییە؟ هەشت لای ئەوانەی دەوروبەری کە هەشتەکە بێن نەزانە من بەسی برازایە بۆ منە وایە لەبەر کردووە ئەم هەشتە برازایە یەکسەر کەسی دوای ئەوە ئەم نەخۆشە ئەبا ئەڵە کاکە تۆ احتیمالە برازاکە سیحری لێ کردی لە کاتێکا چەنەها کەیسی وا بۆ وتویتی کاکە تۆ دایکت سیحری لێ کردی وتویتی من دایکم مردووە کاکە چەند ساڵە تۆ تەواوی یا وڵا تۆ کچی خاڵ کرد کاکە من خاڵم نییە تۆ تەواوی باسی چیەکەی ئەم کەیسە زۆر دووبارە بۆتەوە زۆر ئایلە بەهۆی درۆ دەلەسەی ئەم جەماعەتی ڕوقیەوە بەس بۆ باخەڵی خۆیان بۆ پارەپەیاگردن تووشی کێشە بوون لەبەرەوە ڕەحمەتی الله تعالاتان لێبێ ئەم ڤیدیۆیە بگەێنن بە هەموو کەسێک هەموو ئەوانەی کە ڕوقیان کردووە لای ئەو کاک کوڕی پاکە و پیان وتراوە فڵانە کەس سیحری لێ کردوون و بەهۆی ئەوە قسەی لەگەڵ فڵانە کەسان ناکا بەهۆی ئەوە چەند ساڵە نێوانیان تێک چووە تووشی کێشە بوون گومانێکیان لەسەر دروستوە کاکە وەڵڵی ئێستا منیش بێم بۆ نمونە من بچمە لایەن و بەدڵی پاکەوە سەیرەکە مامەساڕیشی درێژە و قابلە ئەمانە درۆ بکەن شتێکم بەسەرا بخێن دوای بڵێت تۆ باوکت سیحری لێ کردووی هەر لە خۆم گومانێکم بۆ دروستە بێ سوورە زانم باوکم پاکە باوکم مسلمانە باوکم ئەسڵان الحەمدولillah عەقیدەی پاکە بەس هەر گومانێک لە مێشما دروستە بێ شتێ لە دڵما دروستە بێ لەم باشە قابلە ئەمانە درۆ بکەن بەڵێ درۆکەن بەڵێ بۆ باخەڵی خۆیان درۆکەن ئەوە الحەمدولillah سەتڵەکەمان پێتەرکردن پارەی سەتڵەکە نەما بڕا ئەوە ڕوقیەش تەواو تر ناوێرن بەو شێوازە الحەمدولillah ئێستا پارەیان نەماوە ئەچنە هەر کۆڕ و کۆ سیمینارێکەوە ئەچنە هەر مزگەوتێکەوە ئەچنە هەر لاویەکەوە بە ئاشکرا زەمزەمی منە بۆ چونکە پارەکەم بڕێون چونکە ئەو بزنسیانم بڕیوەکە بە ناوی دینەوە بزنس دەکەن باشە ڕەحمەتی خواتان لێ بێ دووبارەیەکەمەوە هەر کەسێک هەر ئایلەیەک هەر مسلمانێک لە بەریتانیا پێی وتراوە کە تۆ فڵانەکە سیحری لێ کردووی ڕاست نییە درۆیە بابەتی سحریان زۆر گەورە کردووە غلوویەکی زۆریان تیا کردووە بیدعەیەکی زۆریان تیا کردووە بەس بۆی پارەی زیاتر پیاکەن بابەتەکە غەیری بازرگانی غەیری بزنسێکی تر نییە لەگەڵ ئەوەشە کە بزنسە درۆزنیشن درۆیان کردووە لەگەڵ ئەو کەسانە کە ڕوقیان بەسەرا خوێندوون و پارەیان لێوەرگرتوون و پێشان وتوون بۆ نمونە تۆ فڵانە کە سیحری لێ کردووی درۆیە ڕاست نییە ڕجاءن ئەم پەیامە بگەێنن بۆ ئەوەی کە تووشی کێشە بوو ئەوەی کە دڵی شتێکی گەردی گرتووە بەرامبەر بە کەسوکارەکەی ئەوەی قسە ناکە لەگەڵ خزم و ناسراوەکەیە لەسەر ئەوەی کوڕی پاک یا جەماعەتەکەی پیان وتووە کە فڵانە کەسی خزمی تۆ سیحری لێ کردووی ڕاست نییە ڕەحمەتی خواتان لێبێ تۆزێ بیر بکەنەوە تۆزێ وریابن عەقڵی خۆدان تەسلیمی ئەو بزنسانە مەکەن ئەو بزنسمانەی دین ئەوانەی کەوا دین بەکارێنن بۆ خزمەتی خۆیان ئێمە بێ ڕۆح و خوێن و ماڵ و سەروەت و هەموو شتێکمان بخێنە خزمەتی دینەوە ئەو کاتە الله سەرکەوتومانەکە نەک دین بخەینە خزمەتی خۆمانەوە واللهی وا بکەین الله ڕسوامانەکە وەکو ئەو جەماعەتی ڕوقیە و سەتڵاوانەکان کە ئێستا ئەیان بینن باشە کۆدەکە بەم شێوەیە بۆ نمونە کۆدی ژمارە 5 کۆدی ژمارە 5 چییە بۆ نمونە کۆدی ژمارە 5 خاڵە یەکسەر خالی بۆ نمونە تۆ بینی ئەنووسێ 5 ئەوەی بەرامبەری ئەزانێ 5 ئەزانێ خاڵاڵێ تۆ خاڵە سەحری لێ کردی زۆر جار کاکە من خاڵم نییە والله ڕەنگە شتێکی تر هەبێ لا حول ولا قوة إلا بالله ڕەحمەتی خواتان لێ بێ گێل مەبن ڕەحمەتی خواتان لێ بێ مێڵن یاری بە عاتیفەدان بکرێت
باشە چاوەڕێ بن شتی زۆر نهێنیتر لەسەر ئەم ڕۆقیە و ئەم بزنسەی جەماعەتی کاکۆڕێپاک و ئەو جەماعەتی کە پێشتوت کردویانە ئێستش کەم تا زۆرەیکەن بەڵام بە ئاشکرا نایکەن شتی زۆرتان بۆ ئاشکراکەن بە ئیزنی پەروەردگار. السلام عليكم ورحمة الله وبركاته.